هەرێما کوردستانی و فەرەنسا پەیوەندیên سیاسی و دیبلۆماسیên توکمê tên dixwazîtin lê serbingehê van peywendiên siyasî û diblômasiyên xort yên bihêz aboriyê jî pêş da bixît. Berê weberhênerên biyanî bi taybetiyên Fransî bidete Herêma Kurdistanê weberhênanê bikin. Lewma yekem korbenda aboriya Fransa Kurdistan evrûke li Parîsê birêve çû arman jê çi ye û dişê çi guhartinekê çê bike lê ser weberhênana Fransî li Herêma Kurdistanê divê demê de ji Diktor Mihemed Şukrî serokêdesteya weberhênanê lê Herêma Kurdistanê dipirsim. Diktor tu bi xêratiya Kurdistan 24 mandî nebî. Bû me behsê navaroka vê kormendê bike ya ku ya aboriya di navbera Fransa û Kurdistanê û yekemîn e divê demê de çi giringiya xwe heye? سلاورز بو ايوه سلاورز بو بينراني كردستان 24 طبعا اما لم كوربندك كمين كوربندي ابوري نيوان هريم كردستان وفرنسا ولقل ميديف ك بقولين كوربندي جوري بيشا سازي وبازرگاني دروي فرنسا سر دروي ولاتي فرنسا سر پرشتي دكا طبعا ام كوربندا زور گرينگا لوي ك كوكروي همو برهنرو وبرهنر فرنسي وكردستان كان ليك شوين كوكراين توا قال هردو حكومات فرنسا وحكومات هريمي كردستان بو داناني بلان وبرنامج لدهاتو دا چون بتوانين پرا بواري بازرگاني وبرهنان بدين طبعا لروي سياسي وكو جنابت باسط كرت هريمي كردستان شريكي كي استراتيجي فرنسا زور يارمتي سياسي كلتوري هريمي كردستان دا لروي ابوري شوا بهمان شوا يارمتي دربوينه لره ديبينين كچندين كومپانياي فرنسي پیشتر لهرمی کردستان کاریان کردووە ئێستا چەندانی تر دەیانەوێت لە هەرێمی کوردستان سود لە دەرفەتەکانی وەبەرهێنان وەربگرن لەو ئیمکانیەتەی وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستانە دەیانەوێت سود وەربگرن و دەرفەتەکانی وەبەرهێنان بکەنە پرۆژە. الحەمدولله ئەم بەرنامەی ئەمڕۆدان رابوو زۆر بە باشی تا ئێستا بەڕێوە دەچیتن. سێ سێکتەری ئەساسی لێرە باس کران: سێکتەری پیشەسازی، سێکتەری کشتوکار، سێکتەری گەشت و گوزار کە لە ضمنی ئەولەویاتی هەرێمی کوردستان و هەمیشە لە بەرنامەی جەنابی سەرۆک وەزیران بووینە کە پەرە بە بواری کشتوکاڵ و گەشت و گوزار و پیشەسازی بدرێتن و ئینشاءڵڵا لە داهاتوودا پرۆژەی گەورە و استراتیژی فەرەنسی لە هەرێمی کوردستان دەبینین و کەرستە و کاڵای هەرێمی کوردستانیش دەبینین لە بازارەکانی فەرەنسا. لە مانگی داهاتوو هەرێمی کوردستان بەڕەسمی بەشدارە لە سیال پاریس کە پێشانگای گەورەی کشتوکاڵی فەرەنسایە و پێشانگاکی ئینتەرناشناڵە. هەرێمی کوردستان بە چەندین کەرستە لە هەنگوین و لە سێ و لە پتاتە و لە ئاوی تەماتە و لە مەجموعەیەک پرۆداکت ئێمە لەنەو ئامارەزە بەشدارین. ئینشاءڵڵا ئەمە دەرگایەکی زۆر باش دەکاتەوە هەرێمی کوردستان کەرستەکانی خۆی لە داهاتوو لە بازاڕ نێودەوڵەتەکان ئەو پێشنیارین هەوا پێشکەشی بەرپرسên فەرەنسی و سەرمایەدار وەبەرهێنەرên فەرەنسی کردی حتا بهێن لە هەرێما کوردستانê bi rengekî cudâtir û berfirehtir bihêztir weberhênanê bikin çi bû؟ دەرگەکانی هەرێمی کوردستان کراوەیە. هەرێمی کوردستان ئیمکانیاتی وەبەرهێنانی زۆری هەیە، دەرفەتی وەبەرهێنانی زۆرمان هەیە، ئیمتیازاتی زۆر بە وەبەرهێنەران بە تایبەتی وەبەرهێنەر فەرەنسیەکان دەدەین و ئێمە پێمان گوتن کە دەرفەتی زۆر لە بواری کشتوکاڵ لە هەرێمی کوردستان هەیە دەکرێت سوودی دیار بگرن و هەروە لە بواری پیشەسازی، لە بواری توریزم، لە بواری عنایەی سەحی کە هێڵت کێرە، لە بواری خوێندن. طبعا داواکاری هەیە لەلایەن چەند شوێنێکی فەرەنسی بۆ ئەوەی بواری خوێندن لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەن لە ڕێگای کردنەوەی لقی مەدرسەیان، لقی زانکۆیە یان بابەتی خوێندنی پیشەیە، هەروەها پەرەپێدانی بواری پیشەسازیە، پەرەپێدانی بواری کشتوکاڵیە، بەشداریکردنە لە پرۆژەکانی ژێرخانی ئابووری کە بە هەمان شێوە دەبینین کۆمپانیە بەشدارن لێرەوە ئامادەییان هەیە لەوەی کە لە هەرێمی کوردستان لە داهاتوودا مناقەشەی ئەو جۆرە پرۆژانە بکەن و لە کوردستان حزوریان هەبێتن. بەێ شێست وەبەرهێنەر دوارên جودادا لە هەرێما کوردستانê دیارە و بەشداربوونە divê korbendêda وەبەرهێنەرên yên Fransî çend amade bûn û piraniyawan ew ne ewên ku di kîjan sektorî da weberhênanê dikin؟ طبعا بەپێی ئەو ڕێککەوتنەی کە پێشتر کرابوو لە نیوان ئێمە وەکو دەستەوە بەرهێنان زایدن فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ میدێف و حکوومەتی فەرەنسا ئەوەی کە ئێمە تەوازونێک دروستکەین لە نێوان وەبەرهێنەرانی هاتوو لە کوردستان بۆ ئێرە و ئەوانە لێرەش بەشداری دەکەن. تقریبا ژمارەی وەبەرهێنەران
نزیکی لە یەکتری و ئەو بوارانەی کە تێدا کاریش دەکەن هەمان ئەو بوارانن کە لە کوردستانەوە هاتوون بۆ ئەوی بتوانین ئەمڕۆ ئێواری لەو کۆنێکشنەی کە لە بینی وەبەرهێنەران دروست دەبیتن بتوانن کۆنێکشن بکەن و بتوانن پرۆژێ هاوبەش دروست بکەن ئینشاڵڵا لە دەرەنجامی کۆربەندی ئەمڕۆ ئێمە ئەمڕۆ هەر دوای چەندێکی تر گرێبەستێکی وەبەرهێنان و گرێبەستێکی شەڕاکە لە بینی کۆمپانیایەکی هاتوو لە هەرێمی کوردستان و کۆمپانیایەکی بەشدار بوو لەم کۆربەندە لە فەرەنسا عەقدی پرۆژەیەک ئیمزا دەکرێتن ئینشاڵڵا کە ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی ئەم کۆربەندەوە ئینشاڵڵا داهاتوودا عەقد و گرێبەست و ڕێککەوتنی زیاتری بینی کۆمپانیەکانی بەحەستەکان یاکو دەهێتە ئیمزاکردن دناوبەرەکیژان لایەنایە و ئارمانجێ چییە بوو چییە؟ دوو کۆمپانیانە کۆمپانیایەکی هەرێمی کوردستانە کۆمپانیایەکی فەرەنسیە ئینشاڵڵا پاش دەمێکی تر ئەم گرێبەستە لێرە لە بارگای میدێف ئیمزا دەکرێتن لە دوای تەوابوونی پەنێڵەکانی ئەم میدێفە ئەم کۆربەندە لە ئینشاڵڵا لە نیو سەعاتی داهاتوو. هەرێما کوردستانی چاوە دشێتن بەردەوامیە ڤی شەڕێ دناوبەرە ئارتێشە تورکیا و پەکێکی لەسەر سنووران و بەرهێنەرێن فەرەنسی هان بداتن بهێن لە کوردستانی و بەرهێنانێ بکەن. ئەمە طبعا لەگەڵ دانە فەرەنسەکان بە سوپاس قونسولیای فەرەنسیش لێرە بەشدارن خودی قونسۆل بەرپرسی بەشی تیجارەتی قونسولیای فەرەنسا لێرە لە کۆربەندەکە بەشدارە وەزارەتی خارجیان لە کەلیمەتەکانی لە قسەکانیان باسی ئەوەیان کرد کە کوردستان جیاوازە لە ڕووی ئەمنیەوە سەقامگیرە لە ڕووی دۆستایەتی خەڵکی بیانی باشترە لە وڵات و لە پارچەکانی تری عێراق بۆیە پێم وابێ ئێمە ئەو شەرحەمان بۆ کردوون کە هەرێمی کوردستان ئەو شوێنانەی کە پێویستە وەبەرهێنان تێدا بکرێتن ئەمینە بووە بەرهێنانکردن و ئێمە ئەو گرنگیاشمان پێداون کە هەر کۆمپانیایەکی فەرەنسی بیاوێ یان هەر کەسێکی فەرەنسی بێت سەردانی هەرێمی کوردستان بکە بێت و سەردان بکە بۆ هەرێمی کوردستان و ئێمە گرنگیاوە دەکەین کە سەلامەتی بزنسیان لە هەرێمی کوردستان هەر وەکو ئێستاش پارێزراوە ئینشاڵڵا داهاتووشدا پارێزراوە دەبێت. دکتۆر محەممەد شوکری هین چاوات شێنوی کوربەندی بکەنە دەرفەتێک حتاکو بەرهەمێن کشت و کاڵیên هەرێما کوردستانی و کەدا دەستێ جوتیارên هەرێما کوردستانی پنێرنە فەرەنسای. طبعا من باسم کرد ئێمە لە مانگی داهاتوو ئینشاءڵڵا بە هاوکاری لەگەڵ نووسنگی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ دەستەی وەبەرهێنان و وەزارەتی کشت و کاڵ کوردستان بۆ یەکەم جارە بەشداری لە سیال پاریز دەکات کە معرەزێکی گەورەی کشت و کاڵیە لە پاریز دەکرێتن بە چەند پرۆدەکتێک ئێمە بەشداری دەکەن ئەمە دەرگایەکی فراوان جوتیارانمان دەکاتەوە کە بەشداری لە بازارە نێودەوڵەتیەکان بکەن و بەرهەمەکانیان عرض بکەن لەگەڵ ئەوەشدا ئێمە طبعا سلسلە مارکێتی کەرفۆر کە لە کوردستانش وجودیان هەیە لێرەش مرکزی ڕئیسیان بەشداری ئەم کۆربەندەیە ئەوانش حاضریان هەیە کە یارمەتی دەری هەرێمی کوردستان بن لە تەسویقکردنی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی کوردستان جەنابی سەرۆک وەزیران لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و لە هەموو سەردانی دەوڵەتەکان ئەم بازاڕەی کردوتەوە و ئینشاءڵڵا لە داهاتوودا بەخێر و باشی بۆ جوتیارانمان بۆ فەلاحەکانمان بگەڕێتەوە بتوانن سود لە بەرهەمەکان وەربگرن لە بازارانی دەوڵەتەکان بفرۆشرێن و الحەمدولله یعنی کوردستان بەرهەمێکی زۆر باشی هەیە لە ڕۆی بەرهەمی ئۆرگانی کوردستان لە پێشتر لە ناوچەکانی تری عێراق و لە وڵاتانی تریش ئینشاءڵڵا بتوانین لە ڕێگای مارکتینگێکی باش بەرهەمەکانمان لە هەرێمی کوردستان لە بازارانی دەوڵەتەکان ببینرێن. دکتۆر محەممەد شوکری سەرۆکیە دەستەوە بەرهێنانی لە هەرێما کوردستانی ji Parîsê gelek spas.